سنتەری یەرس و جگەر و نەخۆشەکانی مەمەک لە هەڵەبجە کرایەوە. بینا و ئامێرەکانی ناو سنتەرەکە 400,000 دۆلاری تێچوو لەلایەن بنەماڵی خێرخواز دەروێش حەمەعەلیە جیجی جێبەجێ کراوە. بەواش پرۆژەیەکی دیکەی خێرخوازی ناوچەکە چووە سەر خەرمانی دایان پرۆژەی دیکەی کەرتی تەندروستی کە خێرخوازان بۆ هەڵەبجەیان کردووە. بەڵام بەرپرسانی حکوومەت و خودی وەزیریش پرۆژەکان دەکەنە دەستەگوڵی خۆیان و دەیکەنەوە. زۆربەی ئەو پرۆژانەی کە ئەکرێنەوە خێرخوازین، یعنی ئەگەسەیکن هەر لە بیناکانەوە هەر لە دابینکردنی ئامێرەکانەوە حتا هەندێک جار لە کاتی بڵێن قەیرانەکانیشە کۆمەڵێک کەس دیسان خۆبەخشانە ئیشەکەن بۆ ئەوەی لەخوا بەزیاد بێ ئەمە هەمووی تەنها ئەوە نییە کە بڵێن ئەو بەشێکی باش شوینەتە پێشەوە، بەڵام لە ئاستی تموحی ئێمەیانە ئەوەی کە ئەکرێت ئێمە هیوادارین حکوومەتیشان بەشانی خێرخوازان بێتە پێشەوە کۆمەڵێک شتی تری پێویستیمان ماوە وەکو دابینکردنی قەستەرە، جیهازی قەستەرە کە سنتەرێکمان هەبێ مەسەرەن سنتەری سوتایی مەنیەتە ئێستا لەم شارە کۆمەڵێک پێداویستی ترمان هەیە، هیوادارین بەجددی بەدەممانەوە بنتاوی ئەم پارێزگای وردە بکوێتە سەر پێ. لە گشت بوارەکاندا خێرخوازان ڕۆڵی سەرەکییانەیە لە ئاوادانکردنەوە و پێشخستنی هەڵەبجە. بەشێکی زۆری سنتەر و بینا و تەنانەت دابینکردنی پێداویستی پزیشکی و دەرمان هەر خێرخوازان و ڕێکخراوە بیانیەکان ئەنجامی دەدەن. بێگومان خێرخوازان دەستێکی باڵایان هەبووە لە ئاوادانکردنەوە تەواوی هەڵەبجە لە هەموو کەرتەکانی بڵێن خزمەتگوزاری لە هەڵەبجە بە تایبەتی لە کەرتی تەندروستی جێگە دەستیان دیارە توانیوانە چەندین بینا بۆ نەخۆشخانەکان دروست بن، چەندین لە چەندین ڕۆ هاوکاری کەرتی تەندروستی بوون لە هەڵەبجە. ئێمە وەکو هەڵەبجە هەر کەسێک هەر شتێک لە هەڵەبجە بکە دەستخۆشیمان بۆ ئێجا هەر ناو و هەر نیشانێکی هەبێت بۆ ئێمە ئەوەی کە گرنگە خزمەتی شار بکرێت. خێرخوازان بە دڵنیاییەوە ڕۆڵێکی زۆر گرنگیان هەبووە و ناکرێت ئەم ڕۆڵە لە بەرچاو نەگیرێت، پێویستە گرنگی پێ بدرێت، پێویستە ڕێز لە ئەرک و ماندووبوونیان بگیرێت. جێگە دەستیان دیارە لە هەڵەبجە لە ئاوادانکردنەوە لە هەموو کارتەکان و بە تایبەتی کەرتی تەندروستی. هاوڵاتیانی هەڵەبجە دەڵێن شارەکەیان ئەگەر پرۆژەی خێرخوازی نەبێت ڕۆژ لە دوای ڕۆژ بەرەو دواوە دەگەڕێتەوە. بەردەوام خێرخوازان لە گشت بوارەکاندا پرۆژە لە هەڵەبجە ئەنجام دەدەن و لەبەری حکوومەت دەستی ئاوادانیان لە شارەکەدا دیارە. تەنانەت پارێزگار و جێگرەکانی و چەند بەشێکی ئیداری پارێزگا چەندین ساڵە لە بینایەکدان خێرخوازێک بۆ خانی بە ساڵات چوان دروستی کردووە. سامان فتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.